ئێمە هیچ مەرجێک لە پێکەوە کارکردن لای ئێمە نەماوە بۆیە هەوڵ دەدەین لەگە هیچ لایەنێک هیچ هێڵێکمان نییە بۆی ئەوەکمان نیە بربەستەکی نییە بۆی بێت لەگەڵیان کۆ نەبینەوە باڵێ لەگەر کۆمەڵیش کۆ دەبین و بەردەوامیش دەبین کۆبنەوەکانمان لەگە هەموو لایەنەکان حزبی سیاسی بڕیاری مقاتعە ناداتن حزبی سیاسی ئەگە بڕیاری مقاتعە دەدات و لە وڵاتێک دەژی لەگە شێ دەژی لەگە ئەو خەڵکانە دەژی کە حزبی سیاسین لەگەڵ خەڵکان کە حکوم دەکەن لەگەڵ خەڵکانە کە دەنگ دەدەن لەگەڵ ئەو خەڵکانە کە ڕۆلیان هەیە پارتی حزبەکە خەڵک دوای هەفتا و ئەوەندە ساڵە گەورەترین حزبی کوردستانە خەڵک متمانەی پێداوە یعنی تو ئامادەنی لەگە خەڵک دابنیش ئەوەی ئەو بڕیارە بدا بڕیارە خۆ کوشتنە ئامادەی ڕوبەڕووی خەڵک بیتەوە انتخاباتی داهاتوو انتخابات دەکرێتن ئەو کات ئەگەر ئەو هەر لایەنەکی سیاسی زۆرینەی هینە ئەو دەتوانیتن حکوومەت بەتەنێ پێک بین لەگە لایەنەکانی دیکە نەبیتن و لەگە کەسیش دانانیشی بەڵام ئێمە مادەم پێکەوەینە کەسمان ئەکسەریەنینە لە کوردستان هەموومان پێویستمان بە یەکترا هەندێک نقاتیان هەبوو پێشتر و ئێمەش بە 6 خاڵ پاکێجێکمان دایتە ئەوان بۆ دیڕاستی ئەو پاکێجە بکەن حازرین لەسەر ئەو پاکێجە قسە بکەینەوە.